وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ تەیف سامی چیان کرد و چۆن گەیشتنە ئەو ڕێککەوتنە. وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ تەیف سامی چیان کرد و چۆن گەیشتنە ڕێککەوتن. موچەی مانگی 11 گەرانتی کرا و مانگی 12 ماوە. بڕیاریشا دابەشکردنی موچە 3 بۆ 5 ڕۆژی پێ بچێت. دوای ئەوەی ئەمڕۆ شاندی هەرێم چوونە بەغدا، هەریەکە لە وەزیری دارایی هەرێم و بەرپرسانی حکوومەتی هەرێم لەگەڵ بەرپرسانی بەغدا و تەیف سامی نزیکەی 3 کاتژمێر کۆبوونەوە و لەسەر پرسی سێ موچەکە گفتوگۆیان کرد. تیوار لە چەند سەرچاوەیەکی ئاگادار لە بەغدا وەزانیوێتی کە لە کۆبوونەوەکەدا ڕێککەوتن لەسەر ناردنی موچەی مانگی 11. وتیشی بەغدا ڕەزامەندیەکەی تەنها بۆ ناردنی موچەی مانگی 11 بوو و هێشتا ڕازی نەبووە موچەی مانگی 12 بنێرێت. بەپێی قسەی ئەو سەرچاوەیە بەغدا بۆ ناردنی موچەی مانگی 11 داوای ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆی 4 مانگ لە هەرێم دەکات، بۆیە هێشتا ڕوون نییە هەرێم و بەغدا لەسەر موچەی مانگی 12 دەگەنە ڕێککەوتن یاخودنا. هاوکات سەرچاوەیەک لە حکوومەتی هەرێم بە تیواری ڕاگەیان ڕۆژی سێشەممە بە موچەی خانەنشینان دابەشکردنی موچە دەست پێ دەکات. وتیشی هەوڵ دەدەن بە 3 تا 5 ڕۆژ موچەی مانگی 10 دابەش بکرێت، بەڵام ئەوانەی لە ڕێگای بانک و هەژماری منەوە موچە وەردەگرن ڕەنگە دابەشکردنی موچەکانیان تا هەفتەیەکی پێ بچێت. هەر چۆنێک بێت موچەی مانگی 10 و 11 چارەسەر کرا، بەڵام بەرپرسانی هەرێم دەڵێن خوا کەریمە بۆ مانگی 12. بەغدا هێشتا داوای داهاتی ناوخۆ و راپۆرتی کۆتایی خەرجی و داهات دەکات. هەموو ئاماژەکانی ژوان کە موچەی مانگی 12 دەکەوێتە دوای سەری ساڵ.